چیرۆکی ئیسحاقی موسڵی و کەنیزەک و کوێرەکە. شەهرەزاد وتی ئەی شا شەهرەیار پاشای بەختیار، ئاڵێن ئیسحاقی موسڵی جێڕاویەتیەوە کە شەوێک لە شەوانی زستان باوباران و بۆ ڕفتێکی سەخت بوو. ئاسمان ئەدوت کوننەی سەربەرە و ژێرە شەستەیە کرد، پڕ و چڵپاو بە جۆرێک بوو، ڕێی لە ڕێبوار بڕی بووەوە. منیش خۆم بە تەنیا بووم و خەوم زڕا بوو. خزمەتکارەکەم بان کردوتم شتێکم بۆ بێنە سەرقاڵم کە. ئەویش دوای کەمێ خواردنی بۆ هێنام لەگەڵ هەندێک خواردنەوە. لە پەنجەرێکەوە سەیری دەرەوەم کرد، بارانیش هەر بەلێزمە بوو. کەنیزەکێکم بیرکەوتەوە کە هی کوڕانی مەهدی بوو، لە ئاواز و گۆرانی ئەزانی. لە دڵی خۆم داوتم بەخوا ئەگەر ئێستا لای من ئەبوو ئەم شەوە درێژەم کورت هەبووەوە. ئەم دڵە ڕاوکێشم لە بیرە چووەوە. لە دڵی خۆم داوتم هەندێک جار ئەندێشەی مرۆڤ هەرزوو ئەبێتە ڕاستەقینە. من لەم بیرکردنەوەی دابووم لە دەرگادرا، دڵمدا خوڵپا کە دەرگام کردەوە سەیرەکەم خۆیەتی کۆڵوانەیەکی داوە بەسەریدا کە تەڕە و ئاو بە سوچەکانی دادێتە خوارەوە، تاکو ئەژنۆی لە قوڕ و لیتەدا. شێوەیەکی زۆر سەیری هەیە. منیش هێنامە ژوورەوە. دوای بەخێرهێنانی پرسییم چۆنە بەم لێزمە و بارانە و بەم شێوە هاتوویت؟ وتی ئەوەی ناردەبوت هێنامی ئێرە. وتی تۆ زۆر بیرت کردوم و تاسەمت کردووە. منیش نەمتوانی دڵت بشکێنم، بۆیە بەم شەوە شومە هاتم. منیش زۆر سرم سوڕما، پێم باش نەبوو بڵێم کەسم نەناردۆ بە شوێندا، بۆیە وتم سوپاس بۆخوا زوو گەیشتیت، ئەگەرنا من ئەهاتم بۆ لای تۆ. بە خزمەتکارەکەم وت ئاوی بۆ بێنە. چوو ئاوی گەرمی بۆ هێنا، جلوبەرگی شت و قاچ و قۆڵی لە قوڕا پاکردەوە. ئەمجا خزمەتکار بردیە ژووری خۆگۆڕین، جوانترین بەرگی پۆشی و تەڕەکانی هەڵخست. ئەمجا پێکەوە دانیشتین. پێم وت با خواردنت بۆ بێنێ. وتی برسیم نییە. ئەمجاوتم شەراب بێنن، پەسەندی بوو. ئەمجاوتی چێ گۆرانی بچڕێ؟ وتم خان مەکە من. کەچی وتی حەزم لە دەنگت نییە. وتم کەواتە یەکێک لە کەنیزەکانم. دیسان وتی نەخێر حەزم لێیان نییە. ئەمجاوتم ئەی چێ گۆرانیمان بۆ بڵێ؟ وتی هەستە بچۆیەکێکمان لە دەرەوە بۆ بێنە ڕزگارمان بکە. لە ماڵ چوومە دەرەوە، هەر ڕۆیشتم تا گەشتمە سەر شەقامەکە. سیرم کرد لە کەناری ڕێگاکە، عەجەمیە خێرا خێرا دارەکەی دەستی ئەدا بە زەویدا و ئەیشیڕان. خوایە هەر کەسێک گوێ لە گۆرانیم ناگرێ لەو کاتانەدا کە گۆرانیە چڕم و گاڵتەشم پێکا لەو کاتانەدا کە بێدەنگە بم سزای خراپی بدا. منیش لێی نزیک بوومە پرسیما خۆ گۆرانی بێژی؟ وتی بەڵێ. وتم دەیت لەگەڵم و ئەم شەومان بۆ خۆش بکەی؟ وتی کەواتە دەستم گرە و با بڕۆین. دەستم گرت و بەرەو ماڵم برد. وتم خاتون ئەمەش گۆرانی بێژێکی کوێر. کچەوتی بیهێنە بابێ. خواردنم بۆ هێنا تێری خوارد و دەستی شت. ئەمجا شەرابم بۆ خستە بەردەم، سێ پێکی لەویش خواردەوە. پرسی تۆ چیت؟ وتم ئیسحاقی کوڕی ئیبراهیمی موسڵیم. تی ئا ناوی تۆم بیستە بوو، ئێستا وا لە تەکدا دائنیشم. منیژوتم منیش بەختیارم بەخۆشیەکەت. ئەو بە منی وت گۆرانیەکم بۆ بڵێ ئیسحاق گیان. منیش عودەکەم گرت بەدەستەوتم بە چاوان. گۆرانیەکم وت. ئەمجا پێیوتم خەریکە ئەبیت بە گۆرانی بێش. دیسان پرسی کەسێ نییە لە ماڵەدا گۆرانی بزانێ؟ وتم بەڵێ ژنێکەیە. وتی فەرمانی پێبدا بە ئەویش بیڵێ. وتم جامتمانەی پێ بکەین کە گۆرانی بێژە؟ وتی بەڵێ. خاتون دەستی بە گۆرانی کرد. کوێرەوتی هەر گۆرانی نەبوو. ئەویش بە تووڕێیەوە عودەکەی لەو لاوەدانەوتی ئەوەی ئێمە چڕیمان زاڵ بووین بەسەریدا، تۆش خێرێکمان پێ بکە و شتێ بڵێ. کوێرەکەش وتی عودێکم بۆ بێنن کە دەستی کەسی بەرنەکەوت بێ. منیش بە خزمەتکارەکەم وت بڕۆ عودە نوێیەکەم بۆ بێنە. کە دایە دەستی خۆی نەسمیدا، دەستی بە شێوەیەک پێکرد. من نەمەزانی و ئەم دوو دێڕە شیعرەی وت چەند شەو درێژ بێ تێک ناچێ ژوان، با تاریکیش بێ و ئەنگوستە چاوان.
هێندەمان وت و تاسەمان نەشکە تاکو یارەکەم بووە دەرگاوان. کچەکە بەوە ڕزبوونێکەوە سەیری کردەموتی هەر سەعاتێک سنم بۆ ئەمە فراوانە بێ، ڕێ بدە با بڕوە. منیش هەندێ بە قوربان و بە ساقی بووم، دەستەکانی ماچ کرد. ئەم جا پێکەنی و منیش بەکوێرە موت دەیجانەکەم با گوێمان لە دەنگە خۆشەکەت بێ. ڕوودەکەی خستەوە سەرڕانی کەوتەوەوتنی گۆرانی کە گۆرانیەکەی تەواو کردوتی تەنگاوم. منیش خزمەت کارەکەم بان کردوتم ئەو مۆمە داگیرساوە هەڵگرە و لەگەڵی بچۆ سەراوەکەی پیشاندا. دوای هەندێک کوێرە هەر نەهاتە دەرەوە. وتم خزمەت کار هاواری لێ هەستا و هات. وتی گەورم کوێرەکە ون بوو. وتم کوڕە نابێ، ئەو ماڵەمان هەموو پشکنی نەمان دۆزیەوە. ئەم جا بۆم دەرکەوت کە ئەو کوێرە شەیتان بووە. شەهرەزاد هەستی کرد شەو درەنگ بوو بێدەنگ بوو. خۆشەویستان لە ئەڵقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسەراتەکانتان پێش